مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکان سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵ و بەختەوری وام جارش بە ئێوەی خۆشەویست شادبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەکەتان بەرنامەی ماڵی کوردستان. ماڵی کوردستان ماڵێک بۆ هەمومان، ماڵێک بۆ مناڵە چاوگەشەکان من و کوردستان. کوردستان هەمیشە لە کاتی بەرنامەکەی خەوی دێتن. ئێمە ئەمڕۆ کە چوینە باخچەکەتان ناوی چییە؟ ئافرین، باخچەکەتان ناوی لێزانە. بەخۆشتان لێزانن؟ ئافرین. بەریک و لێزانن لە عاقڵی، لە ژیری، لە وێنە دروستکردن وایە؟ ئافرین. جا مناڵان گوڵە جوانەکان ئەی ئەوانەی ئێستاکە سەیرمان دەکەن و پیان خۆشە بزانن بەرنامەکەمان هەکبەی چی تێدایە. بەرنامەکەمان پێکەوتووە لە چیرۆک، لە قسەی خۆش، لە ئامۆژگاری، لە ڕێنمایی و هەروەها ئێمە هەر جارێ و باسی بابەتێک دەکەین. ئەمڕۆ بابەتی ئەو جارەمان باز لە گرنگی هونەر دەکەین بەگشتی و بە تایبەتی هونەری وێنە کێشان بۆ مناڵانی باخچە و خۆناغەکانی کە. جا بۆیە مناڵان ئێستا با ئێمە پێکەوە بچینە لای کوردستانی. بانجی دەکەین دەڵێن کوردستان وەرە، یان دەڵێن کوردستان لە خەوی ئێستا. کوردستان کوردستان هەستە لە خەوی الله ئەکبەر چەپەشی لێدەن کوردستان. من لەکوێ ئەمشی بووە؟ کوردستانە دێمە لە باخچە مناڵانی لێزانین. ئێشەکەین لێرە چ دەکەین؟ ئەدی بەرنامەی ناکەین؟ خۆشتە بە دەموشان بشۆم دێمەوە. دەبڕۆ دەموچاو خەڵەکە بەرمی نەدا. دەبڕۆ. جا بۆیە مناڵانی خۆشەویست کوردستان چوو دەموچاوی سوست. ئەنگۆ دەموچاوتان دەشۆنەوە چی لە خەوی هەردەستن؟ هاتمەوە. یاخوا بەخێر بێ چەپەش بۆ لێدان. باش. کوردستان بەڵێ. دەزانی ئەوڕۆ باسی چ دەکەین؟ باسی چ دەکەین؟ مەگریە. شتێکم بیرکەوتەوە. فەرموو. دوێنێکە وێنە مەکیاژ. کاکە بۆرە وێنەکانی تێکدام و نەیەش ڕەنگی شەوش بەکاربێنم قەڵەمەکەی بردا. دەرێ قەڵەمی سەوزی بردیمە. ئەو جەمەکو چ بکەین ئەوەی قەڵەمە سەوزی یعنی ڕەنگی سەوز بدروستکەین ها؟ ناژامە ببڕۆم بیکڕام. ئەوجە ڕاوستە جێبگرە و چیرۆکەی ئەوجە لۆ خۆت مەیکڕە. ڕەنگی شین و زەردت هەیە؟ بەڵێ. جێبدنێ. مناڵانی خۆشەویست گوڵە جوانەکەن هەبوو نەبوو کەس دەخوای گەورەتر نەبوو. کچەکی جوان هەبوو ناوی کوردستان بوو. ناوی چی بوو؟ کوردستان. کوردستان کچێکی گەلە جوان بوو. مامۆستای هونەریان مامۆستایان گوڵەکەم ئافرین جێبگرن واز لە کوردستانی بینن. کوردستان جێدەیە؟ بەڵێ ژەندەیە. هەمزانە کوردستان چەند عاقڵە جێدەگریتن دەبێ ئەنگۆش جێبگرن. کوردستانی گوڵی جوان وێنەی دروست دەکرد. وێنەی چی دروست دەکرد؟ وێنەی مامۆستا پێی گوت، مامۆستا ئاشتی هاتە پۆلیان وتی وێنەی چمانۆ دروستکەن سەوزایی بەهار سەوزایی. وەڵا کوردستانیش وێنەی شاخ و دەشت و دۆڵ و ڕووبار و کانی دروستی کرد. بەڵام لە ناکام ئەو های کردێ ڕەنگی سەوزی لا نەبوو. زۆر خەمبار بوو. ئاجزمە ڕەنگەکانی کەی کرد. مامۆستا ئاشتی هاتە لای تەماشای کرد گوتی ئەی کوردستان؟ گوتی بەڵێ مامۆستا. گوتی ئەدی لۆ ڕەنگی گژ و جیای دروست ناکەی. گوتی مامۆستا وەڵی ڕەنگی کەسکم لەمارە لەبیر کردیە. گوتی لەمارە لەبیر کردی؟ گوتی نازانم نیتم. مامۆستاش پێی گوت خەمی مەخۆ ڕەنگی زەرد و ڕەنگی شین تێکەراوکە چمان دەداتێ؟ سەوز. وەڵاویش گوتی بەڕاست. گوتی وەڵاوی تێکرێک ئای داگەجیان وەی باگەجیان هاوڕەکانم ڕەنگی سەوزم هینا. وەڵاوی
وێنەکەی جوان جوان دروست کرد وێنەیەکی جوانی دروست کرد هی شاخ و دەشت و دۆڵ و گوندەکان و سروشتی کوردستان سروشتی چە؟ کوردستان ئەو زە مامۆستا ئاشتی پێگوت گوتی کوردستان جێبگرە ئەگەر هات و ڕەنجی پرتەقالیمان نما چ تێکەراو تێکەین چ تێکەراو دەکەین؟ ساوز ساوز سپی و سپی 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 کوردستان کەینە سپی سپی تێکەراو دەکەین چ تێکەراو دەکەین؟ هین دۆشا و هین تەحین دۆشا و تەحین خۆمە ناخۆین ئەمە دروست دەکەین دروست ئێستا ڕەنجی پرتەقالمان بێ پرتەقال وەچی دەم و چاوت چەند جوان پرتەقالیە پرتەقال سۆری لەگەڵ چی؟ مەزانیم تەماتە کرینێکی ناو سەلاژاڵ لێگرین ئەبێ بە پرتەقال کوردستان بەڵێ ئێ خۆمە باسی تەماتە و خیار و پەتاتە و کودیمان نەکردیە ئەگەر خزمن فەرقشیە ئەمە باسی ئەوەی دەکەین پرتەقال ڕەنجی پرتەقاڵی کۆ دروست دەبی بەس بەخۆ ناژانم نازانی؟ چێ لێرە گوتی سۆر لەگەر چی؟ سۆر لەگەر چی؟ سۆر لەگەر پرتەقاڵی سۆر لەگە پرتەقالی ئاخە سۆر لەگە پرتەقالی شوێنە بێ چێ؟ سپی؟ ئەو ئافرین سپی لەگەر بەزەمە باس پەمبەمان نەکردی ئێستا نەگەیشتە پەمبەی گوتمان پرتەقالی کو دروست دەکرێ؟ سۆر لەگەر ئافرین چەپرەنگە دەم بۆ خۆتان کوردستان بەڵێ ئێستا زانیت سۆر و زەر تێکەراو کە پرتەقالی دروست دەبی؟ بەڵێ ئەفسەر جوانش گوتی ناوە چیە تۆ؟ سۆز سۆز گوتی سۆر و سپی تێکەراوکەی پەم ئافرین دەبتە چە؟ هەی ئافرین ئەدی سپی و ڕەشی تێکەراوکە قیچووکە دەبتە چە؟ ڕەشاشی دەبتە چی؟ ڕەشاشی ئافرین دەچەپرەک لێدەن و خۆتان هەرگیزی کوردستان کوردستان بەڵێ ئەوجە تو لۆ خۆت دەتوانی وێنەکەی دوایە تەواوکەی باشە؟ یعنی وتت شین و سوور لە پرتەقالی نانا شین و سەوز شین و شەوش دەبتە چێ؟ گوێ منەڵێم شی ئەبێتە شەوش شین و سەوز یان شین و زەر شین و ژەر شین و ژەر شین و زەر شین و زەر تێکەراو دەکەین دەبتە چی؟ شین. سەوز دەبتە چی؟ شەوش ئافرین ئەوجە ئەگەر هات و ئێوە ڕسمتان دروست کرد وێنەتان دروست کرد ڕەنگەکانتان نما دەتوان ڕەنگەکان بەکاربێن چونکە سێ ڕەنجی سەرەکیمان هەیە سوور زەرد ئەوی کە چییە؟ شین ئافرین چەپرەک لێدەم بۆ خۆتان کوردستان مەڵێ ئێستا تو تاو تاو ئینجا بات بگرم بەخێراتنیانم نەکرد لەبەرەوەی زۆر بەپەلە بووم ئەو ڕەنگە بژانم بەخێران بکە ماڵە خۆشەویستەکانم کاتتان باش بەخێبم بۆ ماڵەکەی کوردستان سپاس بۆ مناڵە جوانانە سپاس بۆ نونو سپاس بۆ باخشەی مناڵانی لێژان شاوتان ماشەکەم هیوادارم کاتێکی زۆر خۆش پێکەوە بەشێر بەرین دەدەدەدا کوردستان بەڵێ ئەتو وێنێ چ دروست کردیە؟ بابە ئونێل بابە چێ؟ ئونێل بابە نوێل یان بابە ئونێل؟ بابە ئونێل ئەوە غەڵەت دەریان بەڕاستی دەرێتن ئەوە بەهەڵە دەرێت یان بەڕاستی ئێستا چ دروست دەکەی؟ بابە ئونێل ئونێل نا بابە ئونێل بابە نوێل بابە نوێل بابە نوێل وایە؟ بابە نوێل ڕەنجی زۆرتر چ ڕەنگەچی بەکاردێنێت؟ شێر ئافرین لەگە چی کەس؟ سپی ئافرین سۆر و سپی باشە بابە سەفور شین بابە سەفور و شین و سپی وایە؟ ئەوەی ئافرین ئەو جم ناوان ئێوە لە مارە ڕسمی دروست دەکەن؟ ئافرین کوردستان بەڵێ گۆرانێکم هەیە دەڵێ
من وێنە چێشم وێنەی جوان جوان بە چێشم من وێنە چێشم وێنەی جوان جوان بە چێشم کاتێ لە ماڵ پشوبم پێنووز ئەگرما دەستم کاتێ لە ماڵ پشوبم پێنووز ئەگرما دەستم وێنەی جوان جوان دەچێشم بۆیە هەردەم دڵخۆشم وێنەی جوان جوان دەچێشم بۆیە هەردەم دڵخۆشم من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم وێنەی گوڵزار بێ یان وێنەی ئاژەڵان بێ من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم خۆش بوو؟ کوردستان بەڵێ بۆچی منداڵ دەبی وێنەی دروست کاتن ینی هۆکار چیە سوودەکانی وێنە چێشان چیە لەو منداڵان من پێم باشان پرسیارە لە خۆت بکەم وەڵامان بیتەوە ینی بەخۆم بکەم بەڵێ دەتو دەپرسیارم لێ بکەم پرسیارم بۆ ئەو پرسیاری لە من کردە خۆت وەڵام بەرەوە مناڵانی خۆشەویست یەکێک لە هەرە باشەکان و بەسوودەکان کە مناڵان پێویستە ئەنجامی بدەم وێنە چێشانە ئافرم بۆ ئاسوودەیشە کوردستان ئەزانین بۆ شیش بوو منە هەست بە بێتاقەتیەکەی کە وێنا کێشی ئاسوودابی ئەو جەبێتی کوردستان مناڵی بچووکت بینیوە دو سال سێ ساڵە ئەگەر پێنووسی لە لابیتن چی دەکە دەمەشا خۆی پیشەکە ئێوەوە نا کوردستان وانە وانە چ دەکە دیواری دەنووسی وایە چەند جار دیوارتان نووسیە چەند جار کتابی خوشک و براکانتان نووسیە ڕسمتان لەسەر دروست کردیا ئەوجا کوردستان بەڵێ مناڵی دوو ساڵان ئەگەر هاتوو ئەوە چێ من ناڵێم و قسەی من نییە قسەی ئەوانەیە کەوا پسپۆرن لە بواری منداڵانی سایکۆلۆژی دەڵێ مناڵان کاتێک تەمەنیان دوو ساڵانە ئەگەر پێنووسیان دێ خەتخەتۆکەی دروست دەکەن چ دەکەن خەتخەتۆکە لە بیر وزری خۆی شتەش دروست دەکات بۆ نمونە کوردستان دروستکە دەکاتە سارە یان دەکاتە دارێک یان سڕکەچی گەورە دروست دەکات لاقەچی باری کۆکە یان دەستەچی درێژ یان کەپۆچی درێژ یان جێ تارم دروست کردبوو لوتم بۆی کردبوو بە گچکۆکەی نا بە گەورەیی ینی کە گەورە بووی نانە تارەکە گەورە بوو بۆ پێکەنی گاڵتم پێکەی ناگاتە چۆن پێ دەکەم پێکەی ناگاتە پێ ناکەم خۆشم دەوێ خۆش برێن کوردستان خۆشمان دەوێ کوردستان گۆرانی چی برێ خۆمژین گۆرانی هەڵێن ناگوتیان کوردستان خۆشمان دەوێ کوردستان منیش خۆشمەوان ئاواتەوانیان کوردستان بڵێ دەڵێ ئەو مناڵانەی کەوا وێنە دەچێشن مناڵەکان دەستیان زۆر بە باشی دەتوانن وێنە بکێشن دەتوانن قەڵەم بگرن بنووسن کوردستان بنووسن چێ کوردستان نو واتە مناڵ دەتوانێت ئەوەی بکاتن بۆ نمونە ئەوچە مناڵ کوردستان لە باخچەی بووم مامۆستا بووم مامۆستا خۆمژین تەلەبە بووی نه مامۆستا بووم تەڵەبە بووم کات خۆی گوچکۆکە بەڵام دوای بوومە مامۆستا ڕۆژێکیان مناڵێک وێنەی دروست کرد بوو وێنەی چی دروست کرد بوو وێنەی پەنجەرەی دروست کرد بوو پەنجەرەکە درێژ بوو ملەکی درێژی کرد بوو تەماشای دەرەی دەکرد ئەمریش گوتم باشە ئەو مانای چییە گوتی مامۆستا ئەوە مانەی ئەوەیە مندارەکە تەماشای دەرەی دەکە لە پەنجەرەی تەماشای دەرەی دەکات جێ بدێ کوردستان وەڵامیش داچیانم بان کرد داچی هات
وڵا کە داچی ها لە باخچەی گوتپان ئەوە دوو منداڵەکەت ئەو ڕسمی دروست کردیا گوتی وەڵا من دەرکانە سەقەپات دەکەم لە پەنجەرەی سەیری دەرێ دەکەم ئەی لەو ژۆرژانە ئەوەی دروست کرد بوو ئەو جە منداڵ چیرۆکت لۆ گوت کوردستان چیرۆکلۆ گوت یەکسەر چ دەکە وێنە دەچێشی یانی شیرۆک بگێڕیتە لە ناکێشی ئەدیکو ئێستان گو هەستان لێ وێنە چ دروستکەن ها ها هیچ تەیارە ئەدی چیە تو حەزی چییە تەیارە ئەوجا منیش حەزم لە خەوە ڕاوەستان خارجی دروستکەی ئەوە دەرێ کوردستان دەرێ من حەزم لە خەوەیە ئەنگۆ شەوە زوو دەنوون باشە ئەو چە ڕاوەستن کوردستان بەڵێ قسان لەگە بکەین ئەگەر ئاخڵ بن ئەو کچە جوانە ناو چییە لارین چۆنی لارین ئەتو وێنە دەزانی بچێشی هەتا ئێستا وێنێ چ کێشایە وێنەی بووکی یا وێنەی مەڕی یا وێنەی گوێ درێژی وێنە چ کێشایە بووک ئافرین بوو شتەیە ئافرین ئادی ئەو بگرە ناوت چییە مستەفا ئەتۆچی کوردستان دەزانی وێنێ بچێشی حەزت لێ وێنێ چ بچێشی خانی بە چ دروست دەکرێ بە بلۆک ئافرین کوردستان ئەدی قەدیم بە چ دروست دەکرا بە بەرد پێش بەردی بەدار پێش داری بە میکانۆ لە چێ بوو میکانۆ کوردستان ئێخر بەشی دروشارەکە بە ئەوانە کوڕی کوڕ خست لە گوندەکان من تووشایە من مڵاڵە تو منداڵی گوتنەوە کو زیرەک بی دەتخوا من گوناحم شیە ناو چییە لاس بگرە لاس ئەتو وێنێ دەچێشی لاس خانێکە قڕبی یان خانێکە بە بەرد و بلو بە کەرپوچ و بە ئەوەی دروستکەی بە بلۆچی بە بلۆچی ئافرین بدا کچە جوانی ناوە چییە ڕۆزە کوردستان خۆشەوێ کوردستان بەڵێ منیش ئێدا قسە لەگە کوردستان لە خۆم دادنیشتەوە ڕۆژە پێم بڵێ حەژەکەی ژاتر شوێنێ بکێشی دارە تارە تەیارە ئەفرین باشە مادەم باشی تارەی کرد دیارە گەورە بێ حەژەکە ببێ بە شاخدارە ئەوجە تارە یعنی فڕۆکە حەزی لێ بتە فڕۆکەوان بتە چی فڕۆکەوان وایە ڕۆژە ئافرین شاگردیتەوێ ئەو کاتە لەمە گەورەتر بوو ناوی نونو بوو ئافرین باشە بداوە گوڵە جوانەی ناوە چییە سۆز کوردستان ئەو ناوی سۆزە سۆزانی عاتفا یعنی حەنان باش ڕۆژە هەنێ پرشار لە منکە یاڵە پرسیار لە کوردستانی بکە کوردستان پرسیار لێم بکە هەستەوە دیاڵە کوردستان پرسیاری لێ بکە باش یاڵە بۆشە مەتەڵێکی پێڵێ یاڵە مەتەڵ مەتەڵە چیرم بکە مەتەڵ دەزانم ئیشەکە تێکش کاکە پێی بڵێ ئەتو وێنە دروست دەکەی نانە منە نشتی قورش بپرشم خۆرس قورس دەزانم باشە مادەم وایەتەوە شۆژە بەرێ شەم ساڵی پێ ساڵی مڵاوە ئەدی بچکۆکەیە کێجی پێ ساڵی کەیجی شۆژە تۆ حەژەکەی ببی کەیجی تو ساڵشکە دەچێت مەکتەبێ ئافرین دەگۆران یەکمانەوە بری دەبیست کردیا بڵێ حەژەکە ببێ بەشی حەز دەکەی ببی بەچی بدێ ئەوە کوردستان پرسیارە چ دەکات دەرێ حەز دەکات ببی بەچی
من حزم لي ببن بفرقان زازو خوشەوت منم بڵێ بۆ بۆ ئەوە بێ بە فڕۆکەوان من لەگەڵی شەرەکەم شەدەرەکەم یاڵە شلێمانی سەرش دەبێنی لەناو شارەکە ژامەکەمەوە دەبی سەرمان دەربین لەوەی لە تەیارەی من تاشە شوار كردستان داري ڕاوستە بزانین کوردستان سەرێ کوردستان چ گوت نەورۆژ بوو بە تارا ڕۆژتم ئەوەنە شەڕم دەرکرد بوو ئەری نامای منە دەبدە گوڵە جوانە ناو چییە سان چۆنی سان باشا ئەتو حەز لێ ببیەوە چی سان لازم بومبو بوليس سۆز دانیش لە جێ خۆت دانیشە پۆلیس ئافرین حەز لێ بتە پۆلیس بدە گوڵە جوانەی یاڵا ناو چییە تو لێ هات چۆنی باشە هەر بژی لێهان ئەتو حەز لێ ببیەوە چی وێنە چێش نانا بتەوێنە چێش بدە گوڵە جوانەی ناو چییە مینا چۆنی باشا باشە مینا ئەگەر وێنە دروست کرد حەز لێ وێنەی میوەی دروستکە یان وێنەی ئاژەڵان ئاژەڵان ئەوە چی کوردستانی بدە کوڕە جوانی ڕەنج چۆنی ناو چییە ڕەنج ئەتو خزم مارە کوردستانی کوردستان خزمتانە برا ڕاشتەکە ئەوە چ بێرێ ڕەنج ڕەنجە جێ بدێ ڕەنجە شاژەڵێکت خۆش دەوێتەوە شير وای بابا کورە هەستە با بڕۆ شاری خۆش دێ خالی بوو ئافرین زانە گوڵە جوانە ناو چییە ها ڕاوستە شێرەکە چتۆ ماری دانیشن هادێ بن ناو چییە چۆنی کوردستان ئەمە وا قسەی دەکەن کوردستان ناویان دەپرسی ناو چییە ئێلا لەگە چێ دێ بوو باخچەم جارێ لەگە داکت یان لەگە باوت یان لەگە پاسی لەگە تەکسی دێتن بدە گوڵە جوانەی ناو چییە جەنە چۆنی جەنە تو لە ماڵێ ئەگەر ئەوە هەبوو لە ماڵە فەراغت هەبوو بۆ شایت هەبوو یان پشوت هەبوو حەز دەکەی وێنە دروستکەی یاخود سەری موبایلی داک و باو دکەی نابیتن نابی نا کوردستان نابیتن خراپە تەماشا بدە گوڵە جوانەی ناو چییە ئانێڵ چۆنی باشا حەزت لێوە چی کوردستانی گۆتەنی حەزت لێ لە دوا ڕۆژ ببی بە چی ببی مامۆستا ببی ئەندازیار مسەوار کاکە لێستاوە ئەمە دەمانەوێ عەقدەکە لەگە بکەین باشە هەری بژی بۆ تۆ بدە گوڵە جوانەی ناو چییە کوی کاکە محەممەد کاک محەممەد ئەگەر لەگە هاوڕێکت وێنەتان دروست کرد ئەگەر پێویستی بە پێ وسە چ ڕەنگا و ڕنگ بوو دەیدێ یان نایدێ ئافرین دەبی بیدێنێ ئافرین بدە گوڵە جوانەی قەیناکە کوردستان کە پرسیاری لێ بکە کوردستان ژیان ئەم کاتۆ باش ناو چییە لوکاس وات لوکا مۆدرێژ خەتیڕە چیو لۆکاس جێ بدێ زانستەری کوردستان بڵێ حەژ لە تۆپیت پێە هەندەری کی ژموری کێ ڕیاڵیان بەرشە ڕیاڵە بدە و کچە جوانەی ڕیاڵ نیم ناو چییە مەیلی چۆنی مەیلی حەزت لێ مەیلی لەگەر چێ یاری بکەی لە پۆلێ لە کوردستان لەگەر کوردستانی دا یاری دەکەین باشە ئافرین کوردستان خۆشەوێ
بزاو گوڵە جوانی ناو چییە؟ لرسا لارسا چۆنی؟ ناو خۆشانە. زۆر زۆر خۆشە ناوەکان لارسا بەڵێ حەزت لێیە وەکو کوردستانی وێنەت بچێشی وێنە چ دەچێشیە تو؟ ئاژەڵ ئاژەڵ چ ئاژەڵێت؟ کەر کەر ئاژەڵێکە نا وێنە چ ئاژەڵەشی دەچێشی حەزت لێ بچێشی وێنە یەک کۆمەڵ ئاژەڵ ئاخە کۆمەڵە یەک لەوانە کەر یان کەروێشک یا کەڵەباب شێر پڵین ئەو گوڵە جوانە شێری گەورە وای ئەوکە گەورە دروستکەم یاخانیاچی ئەو هاوچی لێزان سکوڵی دروستکە ئافرین هەر بژێ بدە گوڵە جوانە ناو چییە؟ شایان چۆنی شارە؟ هەتو حەزت لێ چ دروستکەی شارە؟ دۆمینا تیارە؟ ئافرین بە کوردی بەتار دەێن چێ؟ فڕۆکە دەڵێن چێ؟ ئەلتەیارە کوردستان ئەو تارێ چی؟ بدە گوڵە جوانە ناو چییە؟ مەیلی مەیلی چۆنی؟ دوو مەیلیمان هەیە مەیلی بابە مەیلی مەیلی دایە مەیلی مەیلی زمانەمە مەیلی ئێران و عێراق لەیلێ ناوت مەیلی ئەتو حەزت لێ وێنە چ دروست بچێشی؟ لە ماڵی وێنە دەچێشی؟ بەشکم حەشکا ببێ بە گۆرانی بێش حەزت لێ بێ گۆرانی بێش؟ ئافرین بدە من چەپرەک لێدەم بۆ خۆتان سەپلا کوردستان بەڵێ وا هێدیێتی بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین بەڵێ مناڵە خۆشەویستەکان گوڵە جوانەکانی دایە و بابا ئەی ئەوانەی تاکو ئێستا لە دیارمان دانیشت بوون و ئێ سەیری بەرنمەکەیان دەکرد من و کوردستان لەگەڵ ئەو مناڵە چاوگەشانە کۆمەڵی قسەی خۆشمان کرد باسی وێنەمان کرد جا پێویستە دایک و باوکانی عزیز هەمیشە مناڵەکەت لە باتی ئایپاتی بدێ لە باتی موبایلی بدێ هەندێک پێنووس لەگەڵ پێنووسی ڕەنگاوڕەنگ لەگەڵ یەک ئەیفۆری بیدێیان دەفتە ڕسمی بدێ بالۆ خۆی وێنە بچێشی چی بکە؟ مناڵ هەر شتەش دروست بکە ئەوە وێنێکی جوانە لە خەیاڵ و بیرروزری خۆی جا بۆیە زۆر سپاس کوردستان لە کۆتایی چ هەیە؟ لە کۆتاییە وشتی ژۆرم هەیە شایە ماژەکە میوادارم ماڵەکەی منیان بەدڵ بوو بێ مناڵە خۆشەویستەکان گوڵە جوانەکان بەم جۆرە هەندێک کۆتایی بەرنمەکەتان بەرنامەی ماڵی کوردستان تاکو بەرنمەیەکی تر بەخواتان دەست پێن و پێتان دەڵێن گوت